تەمەنی زۆرە بەس ئەوە چەند ساڵ جارێ وتەیە گەورەیە بێ کە گەورەیە بێ ئاگرەکەوێتەوە ئەسووتێ کە ئەسووتێ دوایی لە بنەوە بە زۆر بە چڕێکی زۆرێتەوە ئەم پوش و پەلاش و وشکەڵە کۆ بێتەوە لە بنیا هەر ساڵی ئاگر بکرێتەوە گەر تەمەنیشی زۆر بێ ئێسامە ماوەیەکی باش تەمەنی کرۆ بەڵام دوای ئاگر سووتانێتەوە بۆیە بێ ئەم مشکڵانەی لێ پاکیتەوە ینی کەمی بخەیتەوە بخەیتە سەر چەند تەڵێ بۆ ئەوەی ئەگەر سووتانی شەبوو ئەو کاریگەریە زۆرەی نەبێت لەسەری بزانین پاکیەکەینەوە خینە چەند سەر چەند تەڵێ بوو ئەم شکڵەکەی لێکەوە طبعا ئێستا وەکو بەنزین وایە ئەگەر ئاگرێتر بێ ئەمەی پێوە بێ ئەو قەدە بچووکانەی کە سەڕنەوەش ئەسووتێن و طبعا لە شاخەکەشە داری زۆرە ینی هێستا هەر لەم منتیقەیە گەر سەیرکەی بە هەزارەها داری تایە ئەگەر تۆ توانی ئەمانە چاک بکەیت و کۆنتڕۆڵی ئاگرکەوتنەوە بکرێت یارمەتێکی زۆر باشە بێ بۆ دارستان